بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە بەڕێز رادسمان بیترۆڤیچ باڵێزی سربیا لە عێراق و شانێکی یاوەری کرد. دیارێکدا پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و سربیا گفتوگۆکران و هەروەها ئەوەش دووپاتکرایەوە کە ئاستی پەیوەندەکانی نێوان هەردوولا لە هەموو بارێکدا بەرز بکرێتەوە. وڵاتی سربیاش کۆنسڵخانەی خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە کە ئێستا کۆنسڵی فەخریان لە هەرێم هەیە. لەلایەن خۆیەوە باڵۆزی سربیا لە عێراق کەش و هەوای ئارامی هەرێمی کوردستانی بەرز نرخاند. ئاماژەی بۆ کرد کە ئەو کەش و هەوایە کە هەرێم هاندەرە بۆ کۆمپانیەکان کە بێن لە هەرێم بەرەمهێنان بکەن و لە ئەمانکاتدا هاندەرێکیشە بۆ حکوومەتی سربیا کە هانی کۆمپانیەکانی خۆی بدات بێنە هەرێمی کوردستان و بەشداری لە بەرەوپێشەوەبردن و ئاوەدانکردنەوەی هەرێم و بەرەمهێنان لە هەرێم بکەن. باڵۆزی سربیا هەروەها ئەوەشی دووپات کردەوە کە ڕەوشی ئارامی ئاسایشی هەرێمی کوردستان نمونەیە لە ناوچەکەەوە پێویستە هەموو عێراق سوودی لێوەرلەگرێ و ئەو ئەزمموی هەرێم لە هەموو دەڤەرە جیاجەکانی عێراق پێڕۆ بکرێت. لەلای خۆیەوە مەسرور بارزانی خۆشحاڵی خۆی بۆ بەردەوامی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و سربیا پیشاندا و هیوای خواست کە ئەم پەیوەندیانە لەسەر ئاستی سیاسی و ئابووری و هەموو بوارەکان بۆ خزمەتی پێشکەوتنی هەردوو گەلی کورد و سربی و گەلی عێراق بە شێوەیەکی گشتی تند و تۆڵتر بکرێ و هەروەها هیواشی خواست بە هاوکاری هەردوو لە ناوچەکە ئارامی و سەقامگیری زیاتر بە خۆی ببینێت بە شێوەیە کە پێشکەوتن بۆ هەموو لایە گارانتی بکات. گفتوگۆکردن و باسکردنی سەردانیشاندی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان بۆ سربیا و هەروەها لە بەرامبەریشدا سەردانیشاندی سربیا بۆ هەرێمی کوردستان و سوودوەرگرتن لە ئەزمموی سربیا لە هەموو بارەکاندا لایەنێکی دیکەی ئەو دیدارە بوو.